نانی جەژنیان ئامادە نەکردووە. ئەما وتەی ئەم پیاوە بەتەمە نەبوو. نانی جێژنەما سبەی نان دەکەین بەس ئاومان نەبوو خوازانی ئاومان نەبوو بێ ئاوماینەوە نانی جێژنەشمان نەکرد ئاومان نییە کاکەمە ئەوە هەفتەك دەبی ئەمە بێ ئاوی هیچ خوا قبول دەکاتن بەو گەرمایە یانی ئەگەر ئاوت نەبیتن ئەتوو کو دەتانی وشی. ماوەی چەند ڕۆژێکە کێشەی نەبوونی ئاو بەشێکی زۆری دانیشتوانی ناحیەی دارەتووی گرتووەتەوە. هاوڵاتیانیش داواکارن لایەنی پەیوەنددار ئەو کێشەیان بۆ چارەسەر بکات. ئاو نییە بخۆین دوایە ئاو نیە بکڕین ئەمانە ئەو تەنەکتەرانە دێن پێیان دەرێ شەو ڕۆژە پێدەچیان لەگە ئاوت لە بۆ بێتن مانە مشکلەکەمان بەڕاستی ناخۆشە. ئەماوشوە تا سێ و چاری بەیانی چاوەڕێی ئاوی بینە بەڵام کەچی بەس با یەک موبەڵەدی ئەواتوە داوا لە لایەنی پەیوەندیدار دەکەین بەهاناومان بێ و کێشەیەوەمان بۆ چارەسەرکە خەڵک لەو جێژنەی نەخۆشیە منداڵی ساوە هەیە ئەمە تووشی کێشە کەماوی بینە. دوێ بەخۆم 3000 چمە ئەو سەریدارەتی هاتیمە تەنکەرێک نەبووە بە پارە بیکڕم. دوێ نیوەڕۆ هاتیمەوە ئاو نەبووە دەستنوێژی پێ بشوم لە ماری خۆ. مانگێک زیاترە کێشەی نەبوون و کەمی ئاو بەشێکی زۆری گەڕەکەکانی ئەولێری گرتوتەوە. لایەنی پەیوەندداریش هۆکارەکەی بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گرفتی شکانی جارجارەی بۆ ڕی ئاوی ئیفراز و وشکبوونی ژمارەیەک بیری ئاو دەگەڕێنێتەوە. بەڵام ئەم گرفتەی نەبوونی ئاو وەک دانیشتوانی هەولێر ڕایدەگەێنن ساڵانە دووبارە دەبێتەوە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.